زۆر باشە باسی پابندبوون بە بنەماکانی زانستی پزیشکیتان کرد لەناو میهرەبانیە چۆن گرنگی پێدرام شتەوە چۆنیش جێبەجێکرێ بەڵێ خاڵی یەکەم لە ڕووی بنەما زانستیە با بڵێن نێودەوڵەتیەکان یعنی مەسەلەن ڕێکخراوی جیهانی نێودەوڵەتی ئەوەی کە لە بواری پزیشکی و زانستیە هەر ڕێنماییەک هەر پێوەرێک هەر معایرێک هەر گایدلاینێک کە دەردەچێت لەسەر ئاستی جیهانی مسپاس بخوا با بڵێن لە بەشە پزیشکەکەمان لەوانەیە باسی هەیکەلەکەشمان نەکرد ئێمە لە ناو هەیکەلی میهرەبانی قسمێکی گرنگ و بەهێزمان هەیە کە ئەوش بریتە لە بەشی طبیم و مدیرێکی هەیە کە اختصاصی با بڵین سپۆری طبیە بۆمان باسکەن باسی هەیکەلەتی میهرەبانیمان بۆ بکەن و بەشی HR چۆن ڕۆڵ ئەبینێت لەم هەیکەلێتە بەڵێ ئەنجا ئەم بەشی طبیەکە لە بەشە طبیەکە مدیرێکی هەیە مدیرە طبیە مثلا مەرجە ئەم مدیری طبیەکە ئەبێ مەسەلەن پزیشک بێ و ئاستێکی بەرزی لە پزیشکیە هەبێ بۆ پارێزگاری پزیشکێک ئیدارەی بەڵێ ئەو بەشەکە یعنی هەموو بەشە طبیەکان لە نەخۆشخانەی میهرەبانی لە بەڕێوەبەرایەتیەک کۆبووینەوە پێی دەڵێن مدیری طبیە و پزیشکی سەرپەرشتی دەکا بە ناوی مدیرە طبی زۆر باش بۆ ئەوی هەر هەڵەیەکی پزیشکی هەبێ لێوێ چارەسەر بێت چۆن اختصاصە بۆی کەسێکتر ئەوەی نەکە ئەنجا لەوێ ئەومان کردوتە مەرز لە ئاستی جیهانی هەر ڕێنمایی و ڕێکار و گایدلاینێک دەردەچێ ئێمە لە نەخۆشخانەی میهرەبانی هەوڵ دەدەین جێبەجێکەین و لەسەر با بڵێن بنەماکانی خۆمەجە بۆ نمونە ئێمە لە مختبەرەکەمان لە تاقیگا یەک لە هەنگاوەکانمان بەدەستێنانی شەهادەی ئایزۆی مختبەریە کە هەنگاوی زۆر باشی ناوە لەم بوارەیەوە کە ئەمیش مەسەلە متمانەی نێودەوڵەت منە ئایزۆ متمانەی نێودەوڵەتیت پێدەبەخشێ لە ئاستی دروستی پشکنینەکانە لە ئاستی دروستی با بڵێن فاسەکان کە بۆ نەخۆش ئەنجامی دەدەین بەشی دووەمەکەی لۆکاڵیەکان ینی هەموو ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان کە دەردەچێت نەخۆشخانەی میهرەبانی پێشەنگ دەبێت لە جێبەجێکردنی و پابندبوون پێیەوە بۆیە سوپاس بخوا بەردەوام کە لیژنەکان دێن هەر گلەیەک ڕخنەیەک یان شتێکیان هەبێ ئێمە زوو چامان کردووە و هەوڵیشمان داوە کە دایمەن بە شێوەیەکی باش سەرکەوتوو بین لە جێبەجێکردن ڕێنماییە پزیشکی تەندروستیەکان و خۆمان داوامان کردووە و لە ئامانجەکانمان لە زیاتر لە چەندین ئامان تاکیدمان کردوتەوە لە پابندبوون بە ڕێنماییە پزیشکی تەندروستیەکان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی